خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین و تەوەرێکی ترمان گرینگە بۆ دایک و باوکان بە تایبەتی ئەوانی کە منداڵێکیان هەیە لە نێو خوێندنگایان بەڵام ئێستا لە پشووی هاویندان چۆن دووریان بخەنەوە لە ئامێرە زیرەکەکان و هیچ نەبێت بیان نێرنەبەر هەندێک خول بۆ برەودان بە توانەکانیان. ئەم تەوەرەمان باس لەم بابەتاکەین چەند گرینگە حەز و خولیاکەی منداڵ بدۆزرێتەوە و لە هاویناندا پەرەی پێ بدرێت لە ڕێگی خولە جیاوازەکانەوە. چەند ئەم خولانە هۆکارێک دەبن بۆی منداڵ هیچ نەبێت ئەگەر لەگەڵ شاشەش دابێت لە ڕێی خولێکەوە لەگەڵ شاشەش دابێت نێک تەواوەتی دوورکەوێتەوە لی. شارەومێت سەرپەرشتیاری پرۆگرامی خولی هاوینەی میوانمانە بۆ وەڵامی ئەم پرسیارە نەخات و شارە بەخێر بێبانی. سلااو لە ئێوەش بەیانی ئێوە بینەرانی کورسات باش. زۆر سپاس. ئەگەر گشتی پێمان بڵێ گرینگە مناڵ لە هاوینانە بچێتە بەرخول خولێکی هەر بوارێکا بێ بە ئەو بوارانێکی ئێوە ئیشی تیاکەن کام بوارانە؟ بەڵێ سەرەتا سوپاسی میوانداریەکەتانەکەم. من شارە ئومێد سەرپەرشتیار و مامۆستا لە پەیمانگای ئاسۆی گەشت. پێم باشە باسێکی ئەوانە بکەم کە ئێمە سەرەتا لە قوتابخانە 9 مانگ لە خوێندنەی، یعنی مناڵ بەردەوام 9 مانگ بەردەوامە لە خوێندن. ئەم خوێندنە وای لێ ئەکات هیلاک بێت، ماندوو بێت و بە شکلێکی ئام ئەگەر دیقەت بین مناڵ بێزارە بێت لە خوێندن، حەزی لە عوتڵەیە، کەی هاوینیت، کەی مەکتەب تەواو بێ. ئەم ئیلتیزامی کە بە دوای ئەوەیەت کە پێی ئەڵین خولی هاوینە تۆزێک ئەگەر بەو ئیلتیزامی وەکو مەکتەبێت بەڕاستی ناڕەحەتە، ناخۆشە، حەزیان لێ نییە. بەڵام ئەم دابڕانش کە بۆ ماوەی 3 مانگە و 3 مانگی هاوینە زۆرە، تێونەتەوێت زۆرە، بە تایبەت بۆ مناڵێک کە لە سەرەتای خوێندنیایەتی لە سەرەتای فێربوونیایەتی دابڕانی 3 مانگ بۆ ئەو زۆر زۆرەکە ساڵی خوێندنی نوێ دەست پێکاتەوە بەڕاستی زۆربەی شتەکانی بیرچۆتەوە، زۆربەی شتەکانی بیرەچێتەوانێ. ئێمە هاتوین لێرەیە چیمان کردووە؟ ئێمە هاتوین لێرەیە هاتوین با بڵین هاوسەنگیەکمان ڕاگرتووە لە بینی فێربوون و لە بینی چالاکیەکانە، واتە هاتوین میکسێکمان کردووە، تێکەڵاویەکمان کردووە لە بینی فێربوونە و لە بینی چالاکیەکانە. بەڵێ بێگومان بۆ ئەوشی کە بێزار نەبن، بۆی بێزار نەبن، چونکە ئەگەر تۆ بیت بێگومان ئەگەر بیت بۆ ئیلتیزامی کە لە مەکتەب هەیە تۆ بە هەمان شێوە ئەم مناڵە ببەستیتەوە بێزارە بێ، ناچمەوە، حەزم لێ نییە، زستان هەر مەکتەب هاوینیش هەر مەکتەب، ئەمە قسانەیەکە ڕۆژانە ئێمە گوێ بیستیە بین دووبارە ئەبێتەوە. بۆی ئێمە هاتوین وەکو ئاسۆی گەشت چیمان کردووە؟ هاتوین پلان و بەرنامە و پرۆگرامێکی زۆر باشمان بۆ ئەمەدانەوە. هاتوین وانەکانی قوتابخانەمان تێکەڵاوی چی کردووە؟ چیرۆک، گۆرانی، شانۆگەری. هاتوین شوبهاندنێکمان کردووە بۆ نمونە لە بینی پیتەکان و شتێک شوبهاندومانە. ئەمە چی والەیەکە؟ ئەمە والەیەکە ئەو مناڵ ئەو ئیلتیزامە زۆرەی نەبێت کە وەکوی مەکتەب هەیە، وەکوی لە مەکتەبا هەیە، وەکوی وا هەست بکە ئێرە شەر مەکتەب، ئێرە شەر قوتابخانەیە، بۆ نمونە کتێبە، دەفتەرە. ئێمە ئەم شتانەمان ئەوە نییە هەر ئەو خولانی لا خۆشەویست کرد بڵە وەڵام ئادام لەو خولانە هەیەمیش مەکتەبە من لەو شێوازاوێ. بەڵێ نانا نەخێر بەو شێوازە نیە، یعنی ئێمە چۆنە بۆ نە سکرین بەکارەهێنین لە جیاتی ئەوەی وەکو مەکتەب تۆ هەموو ڕۆژێ جانتا و دەفتەر و ئەمانە هەموو ڕۆژێ بیهێنە مناڵ بە من بەڕاستی بێزارە بێ. ئێمە هاتوین لە بری ئەوە سکرین بەکارەهێنین و هەم گرنگەکەی چییە کە دانابڕێت بیری ناچێتەوە، هەم بیری ناچێتەوانێ، هەم ئامادەکاریەکە بێ بۆ ساڵی نوێی خوێندنی و هەم لە هەمان کاتە بەداخەوە کە ئێستا ئەیڵێم دایک و باوکان بە ئام و هەمومان گلەی ئەومان هەیە کە مناڵ زۆر ئایپاد و مۆبایل بەکارەهێنێ. هەستاوین کە بەم مەشغوڵیە و بەم هاتوچۆیە وەرە بۆ خولی هاوینە و ئەم چالاکیانە و بەمانە مناڵ دوورکەوتۆتەوە لە چی؟ دوورکەوتۆتەوە لە ئایپاد و مۆبایل. بەم شێوەیە هاوینەکەشی ناڕوات، کاتەکەشی بە شتێکی سوودبەخش بەکارەهێنێت و لە هەمان کاتیشا داژنە بڕاوە. باشە مامۆستا شارە باسی پێمان بۆ کە باشترین تەمەن و گونجاوترین تەمەن بۆی کە مناڵ بێ بۆ خولی هاوینە چ تەمەنێکە؟ بەڵێ ئێمە وەکو خۆمان وەکو پەیمانگا ئێمە لە 6 ساڵەوە وەری ئەگرین هەتا وەکو پۆلی 8 لە 6 ساڵەوە هەمانە با بڵین پۆلەکان و ئاستەکانمان جیا کردوتەوانێ با بڵین کە ئیتر ئامادەکاری ئەو خوێندکارانی کە ئامادەکاری یەکەن بۆ قوتابخانەیان و یەکەم ساڵی مەکتەبیانە ئەتوان سەرەتا لای ئێمەوە دەست پێ بکەن بۆ یەکسەر نەچێتە ناو وەزعیەتی قوتابخانە ئەو ئیلتیزامە زۆرە و بەداخەوە کە ئێستا بەتایبەت لە قوتابخانە حکوومیەکانە ئیلتیزام و ئەوەیەکی زۆرتر هەیە، کەمتر گرنگی بەلایەنە تەرفیهیەکە ئەدرێکە بۆ مناڵێکی 6 ساڵ و 7 ساڵ تۆزێک ئەوە لەوانەیە ناخۆش بێ، قورس بێ. ئێمە لە پۆلی یەکەوە هەمانە هەتاوەکو پۆلی 8 و بێگومان گرنگی زۆر بە هەموو ئاستەکان ئەین و هەموو ئەوانی کە سەردانی ئێمە ئەکەن
پێیان خۆشە کە ئامادەکاریەک بێت بۆ ساڵی نوێی خوێندنیان چۆن بەڕاستی تاوکەری پەروەردەی نیە بەڵێ ئێمە بێگومان ئێمە یارمەتی دەری مامۆستایانی قوتابخانەین یعنی ئەوە بەتەنیا ئێمە بە تەواوکەری یەکترین بەتەنیانە بە ئێمە ئەکرێنە بە ئەوان وابزانام ئینجاگەر هەڵانە بەڵێەوە فێرکردنی مناڵەکان بە ئەلفوبەی کوردی بە شێوازی تایبەت و سەرنجڕاکێشفێریانەکان ڕاستی ویستم زۆر بە تایبەت ئاماژە بەوە بکەم وەکو هەمومان نزانین لەم دوایانەیە بەهۆی کاریگەری غەرب و بەهۆی کاریگەری سۆشیال میدیا و کاریگەری قوتابخانە ئەهلی و نێودەوڵەتی و وابڵین بە تایبەت قوتابخانە ئینگلیزیەکان بەداخەوە کە ئێڵم گرنگیەکی کەمتر گیراوە بە زمانی شیرینی کوردی و مناڵ ئەگەر دیقەت بین هەمووی لە ئاستی باخچەوە پیتەکان ئینگلیزیە زانێ بەڵام تایەتی گەیشتۆتە پۆلی 4 و پۆلی 5 هێشتا پیتە کوردیەکان ناناسێ ئەمە گرفتێکی گەورەیە ئێمە هاتوین ئەم گرفتەمان بە تایبەت ئیشی لەسەرەکەین بە تایبەت پلان و بەرنامەیەکی زۆر باشمان بۆ داناوە پلانەکە چییە؟ هاتوین پیتەکانی زمانی کوردیمان شوپاندووە بە شتێک شوپاندووە بە شتێک چیرۆکێکمان بۆ داناوە چیرۆکێکمان بۆ هۆنیوەتەوە یا گۆرانیەکمان لەسەری داناوە مناڵەکە کە پیتەکەی بینی بەوەیە ئەیناسێتەوە بۆ نمونە پیتی د ئێمە پیتی دمان شوپاندووە بە دەنووکی چۆلەکە و لە هەمان کاتا وێنەکەی لەبەر دەستایە با بڵین سکێچێکی لەبەر دەستایە کە د لە دەنووکی چۆلەکە ئەچێ کە ئەڵین دێ وەکو دەنووک هەم وێنەی دەنووکەکە ئەبینێ و هەم لە هەمان کاتا ڕەنگی ئەکا هەم چیرۆکێکشی لە پشتەوەیە دەیەکەی بینی ئەڵێ دەنووک بەم شێوەیە لە بیریشی ناچێتەوە و هەم خۆشیشە یعنی حەزی لێتی و هەم بەڕاستی سوودێکی زۆر باشی هەیە و نەتیجەیەکی زۆر باشمان لێ بینیوە مامۆستا شارە تایبەتمەندی مامۆستایەکە لە خولێکی هاوینایە لەگەڵ مامۆستایەکە لە نێو بواری پەروەردەیە چییە بێ جیاوازەکان چی بێ یان یەک ڕیتم بن یان ڕیتمەکان جیاوازن لە وتنەوەی وانەیە بێگومان مامۆستایەتی هەمومان نەزانین ئەرکێکی زۆر پیرۆزە ئیتر لە هەر شوێنێک بێ لە هەر کەرتێکا بێ لە کەرتی تایبەت بێ لە کەرتی حکومی بێ لە هەر کامیان بێ ئەرکێکی پیرۆزە و جگەل لە ئەرکەکە بەڕاستی مەسئولیەتێکی گەورەیە بەرپرسیارەتێکی گەورەیە و تۆ فێرکردنی ئەم جیلەی دوا ڕۆژت لە ئەستۆیایە تایبەتمەندەکەی چی ئێمە بەڕاستی لە پەیمانگای خۆمان من وەکو پەیمانگای ئەستۆی گەشت قساکەم مامۆستایانی لە ئێمە مامۆستان بابلین هەمویان دەرچووی دانەمەزراون هەمویان مامۆستای گەنجن هەمویان مامۆستان کە بە توانە وزەیەکەوە لە زانکۆ تەخەڕوجی کردووە و ویستێتی کە دەست پێ بکات و بەداخەوە وەکو ئەی بینین چەند ساڵێکە دامەزراندن نەماوە هەلی کار زۆر کەم بۆتەوە ئێمە ژۆکو هەمومان بەخۆشمەوە لە دوای تەواوکردنی زانکۆ ویستومانە دەست پێ بکەین لە شوێنێکەوە دەست پێ بکەین بێگومان تایبەتمەندێکی ئەوەیە کە وزایان زیاترە حەزیان زیاترە و گەنجترن و مەکتەبی بەداخەوە کە ئێڵم حکومی کەمتر وەسائل بەکارەهێنن وەک لە ئێمە زیاتر گرنگی ئەین بە چیرۆک بە گۆرانی بە چالاکی بە گەشت بە هەموو ئەم شتانە بە وێنە کێشان و بتێونەتەوە وزەی مامۆستایەکی گەنج فەرقی هەیە لەگەڵ وزەی مامۆستای کە چەند ساڵێک ئەزمموی هەیە و خزمەتی کردو لەگەڵ ڕێزم بۆ هەمویان کە دەستی ماندووبوونیانە گوشم هەمومان خوێندکاری ئەوانین و لێەوە پێگەیشتوین بەڵام بێگومان جیاوازی هەیە شەما مەسا شارە چەندە گرنگە منداڵ بە پێی حەزی خۆی بنێرێ بۆ خولە هاوینەکان بۆ نمونە بە حەزی دایک و باوکەکەنە بێ من دایکێکم حەزەکەم مناڵەکەم لە وەرزی هاوینە بنێرم بۆ خولێک بە سفێری زمانی ئینگلیزی بە ڕەنگە خۆی حەزی لە وەرزشکردن لە هوەر لەم بابەتانە بێ بڵم بە هاوینەکەش فێری زمانێک بێ نەینێرم بۆ چەندە گرنگە گرنگی بە حەزی مناڵەکە بدرێت لەم بێگومان حەزەکە لە پێشەمیەوەیەتی یعنی ئەگەر بێت و مناڵ حەزی بۆ شتێک نەبێت ناتوانێت فێریش ببێ لێوەی بەڵام ئەم فێربوونەی ئێمە ڕاستی پێویستیە یعنی ضروریە و زۆربەی دایکەکان یعنی ئەوەیە کە ئەڵێ من لە کاتی مەکتەبا زۆر گرفتم بۆ دروستە بێ دوا ئەکەوێت فێر نابێت گەیشتۆتە بۆ نمونە پۆلی 4 ئەلفبەی کوردی فێر نەبووە هێشتا یعنی ئەمە گرفتێکی تۆ لە 4 عەرەبیە خوێنی تۆ هەتا نەتوانی زمانی دایکی خۆت بە باشی زەبت بکەیت و فێر ببیت ناتوانی بناغەتە بێ بۆ زمانێکی ترکە فێری ببی ئەمە بەڕاستی ئەمە پێویستی وای کردووە کە ئێمە زیاتر گرنگی بەوە بین و بێگومان حەزی مناڵەکە زۆر دەور ئەبینێ بەڵام ئێمە کارێکمان نەکردووە کە حەزی بۆی نەبێت چونکەچۆنی ئەمە دیاریە بۆ منە لە مناڵەکە ئەپرسن یان چوزانم چاپێکەوتنێک لەگەڵ مناڵەکەکەن بزان بەڵێ بێگومان دایک و باوکان لەگەڵ مناڵەکان سەردانمانەکەن لە کاتی وەرگرتن و ئەمانەیە گرفتەکان ئەڵێن و مناڵ زۆربەی کات ئەوەی هەیە بۆ نمونە پێی ناخۆشە حەزی لێنی ئەڵێن ناچم خۆش نییە من هەر مەکتەب جستانی شەر مەکتەب ئێمە بەڕاستی ئەوە
وەکو خۆمان کۆنتاکتێکی زۆر باشمان دروست کردووە لەگەڵ مناڵەکانە یعنی وامان کردووە ئەو خۆشەویستیە دروست بێ کەوا هەز نەکەن تۆ لی تووڕە ئەبی خوانە خواستەیان ئیلتیزامێکی زۆر تونی هەیە لە ناو پۆلە پێیان ئەڵێن کە ئێمە هەفتانە گەشتمان هەیە ئێمە ڕۆژانە گۆرانی بە گۆرانی شتەکانتان فێرەکەین بە چیرۆک بۆتانە گێڕینەوە تۆ قەڵەمبۆیە بەکارەهێنی وێنە ئەکێشی پیتەکان بە ڕەسمکردن فێرەبی هەموو ئەمانەوە ئەکات کە مناڵ کەم لەگەڵمانە ڕایەت تی ئەکەوێ بۆ نمونە مناڵێک هەر با بڵێن ئەیکا بە عینادی هەر ئەڵێ من هەر ناچم هەر حەزم لێنێ ینی ئەمە بەس ئەمە حاڵەتێکی زۆر دەگمەنە ئێمە وەکو ستاف وەکو ئیدارە وەکو سەرجەم مامۆستاکان کە لێرە دەستخۆشیان لێکم بەڕاستی زۆر ماندوو ئەبن بە تایبەت پۆلی یەک و دووەکانمان تاقەی وزەیەکی زۆر زیاتری ئەوێ ئێمە هەماهەنگین لەمەیە و زۆر توانی ومانە بەباشی ڕایان بێنین و سپاس بۆ خوا خوێندکارەکانمان تایەتی هەر لە 6 ساڵەوە ئێستا ماشەڵڵا پۆلی 7 پۆلی 8 هەموو ساڵێک بەبێ دابڕان هەر لەگەڵمانە بەردەوام بوو. باش ئەمە باست لەو کردت ئەلفوبەی کوردی بەو شێوازە سەرنجڕا کێشە فێری مناڵان ئەکەن ئەی بۆ بابەتە زانستیەکانی تر چۆنە بۆ نمونە ڕەنگە بیرکاریژی کێک بێت لە وانانی کە خوێندکار لە ناو قوتابخانەیە گرفتی زۆری هەبێت نەزانێت چوزانم جەدۆلی زار بوو ئەم بابەتانە لە بەرکات ئێوەش هیچ چالاکێک بابەتێکی سەرنجڕاکێشتان بۆی لە مناڵەکان زیاتر حەزی لەو بابەتانە بێت چونکە هەندێکە هەر لە قۆناغێکی زۆر سەرەتاییەوە ئەڵێ من لە فڵان وانایە باش نیمترەما تا قۆناغەکانی کۆتایی لەگەڵیا گەورە بێت وایە بێگومان ڕاستی ئەو شتە تۆزێک زۆر بووە بەداخەوە بە تایبەت لە قوتابخانە حکومیەکانە کە عقدەی بەرامبەر بە دەرسێک پیا کردووە ئەم عقدەیە لەگەڵ یا گەورە ئەبێ بۆ هەموو قۆناغەکانی ئێمە هەوڵین ئەمە کەم بکەینەوانێ و هەوڵمان ناوە بەڕاستی بابەتەکانی تنیش تەنانەت بۆ نمونە جەدۆلی کەڕەت جەدۆلی زەڕب کە مناڵ زۆر کێشەیتیا هەیە هاتوین ئەمانەشمان بە وێنە دروست کردووە هاتوین ئەمانەشمان لە سکرین پیشانی ئین بۆ نمونە دوو کەڕەسە یعنی چی بەم شێوازە هەوڵمان ناوە وردە کەم ڕایان بێنین کە بۆ مەکتەب ئامادەکاریەک بێت کە گرفتیان بۆ دروست نەبێت ئەمە بەڕاستی و هەروەها لە پۆلە گەورەکانە کە ئێمە با بڵێن ئیتر لە پۆلی 4 بەرەو سەرەوە لە 5ەوە ئەمانە ئیتر بابەتەکان کەمتر ئەتوانی تەرفیهی بەکاربێنین هەوڵمان ناو چی بکەین بەڵێ ئێمە تا پۆلی 8مان هەیە ئەو تەمەنانەش بێگومان ڕێکار و شێواز و ڕتمی تایبەتی خوێن بەڵێ ئەویش بەرنامە و پلانی تایبەت بە خۆیمان داناوە هاتوین چیمان کردووە ئێمە هاتوین ئەو بابەتانەی کە بۆ ساڵی نوێی خوێندنی داهاتووی کە گرنگە و لە مەکتەبا زۆر گرنگی پێ ئەیرێت ئێمە هاتوین ئەم بابەتانەمان پوختەیە کردووە دامان ڕشتۆتەوە بە شێوازی خۆمان و بە هەمان شێوە یعنی ڤیدیۆ و چالاکی و ئەمانەمان بۆ حازر کردووە کە بتوانێت کاتێکا کە چوە ناو خوێندنی زستان و مەکتەبەوانێ ئەم با بڵین ئەرکێکی قورس نەبێ هەم لەسەر خۆی هەم لەسەر کۆششی کەمترەوێت چونکە تۆ پتێونەتەوێت کە تۆ لە هاوینەوە ئەم شتت بینی و خوێندە بۆ زستان کەمتر گرفتە بۆ دروستەکە چاو خۆش مامۆستا شارۆمی سەربەشتیاری پرۆگرامی خولی هاوینی سپاس بۆ زانێنەکان خۆشەویستان